كاكا كاكا ورا بطلي غازەکەمان خاڵیە وەرە پڕیکەوە کاکە داود دەوەرە بطلي غازەکەمان بۆ پڕکەرەوە هەر ئەڵێ هاها ئەوە ئیشی من نییە ئەی ئیشی کێیە ئەوە ئیشی ئەوەی بابەیە ئەوڵا گوناحا کاکە دەوەرە بە پڕیکەینەوە وەرە یەی لەگەڵمە دەوەرە بە بڕۆین پڕیکەینەوە چای ناخۆی لەوە خەریکە چاوم کوێرەکەیتەوە تۆ تۆشاکە لەگەڵ قسەی نەکەی ها سەر دەڕم چی بڵێم بە ئەوڵا بچێتەوە غازەکەی پڕکە نەتخواکە کاکە با بڕۆین بڵێ غازەکە پڕکەینەوە باوکم گوناحا ڕوا ئیشەکە پارە وایە نییە گوناحی چییەوە مستەقبەلمانی فۆتە بۆ مستەقبەتی فۆتان تۆ هیچ ئیش ناکەی کاکە لەبەوەی کەس زورمان ناکرێ کەس نایەتە داخوازی چۆن بێنە داخوازی من و لەسەری کۆڵانی جۆم لە هاتوو خوێڕیەکی نازانم خوێڕیم هەیە ئەم خەڵکە ناوێری بێ بەدوام کەیف بۆ قسەی دێ کە پێ دڵێ خۆری ئیسراحەت دەکەم دەبڕۆ ئیشێ بکە بڕۆ و بتڵە غازەمان بۆ پڕکەوە وس ئەوە ئەوڵا وێس فقر مەڵێ ئەوڵا چییە باوکمانەوە مەڵێ کەسێ مستەقبەلی بە فۆتانەوە ئەوڵایە ماشاء الله لەسەری کۆڵانێ جۆم لە دەنگتانە بەس باب نییەوە لا حول ولا قوة إلا بالله بەخێر بێ باوکە گیان سەرچاو باشی بەقوربان ئەوە چیەوە وەڵڵا باوکە گیان ئەم کچە نازارە و بۆ کوڕۆ ئەڵێ بڕۆ بتڵی غازەکەمان بۆ پڕکەرەوە ئەڵێ بڕۆ بە ئەوڵا بڵێ با پڕکاتەوە قبوڵتە دان شەکورە حیوان ئەوە چێو چەقوە چیەوە چەقوە بینە بمدێ نادەم کورە بینە بمدێ نادەم تبکەمە سارەت حیوان بی بۆ ژۆرە دوایە بزانە لەسەری کۆڵانی جۆم لە بۆڵە بۆڵتانە لە بەیانیەوە گەردی بەیانی ئەمن دەرچوومە ئەوڵاوەرە ئەوڵا بڕۆ ئەوڵاوەرەوە ئەوڵا بڕۆ دێم ئیسراحەتێک بکەم ئەنگۆ دەبینمەوە هاتوو هاوارەتان لەسەرغا باشە هەی ترسنۆ 24 ساعت لە کونی ماڵێ نە ئیشەکی دەکەی نەیز پێم نالێ ئەتو چی کورەکە ئیشەیە مستەقبەلی ئەو عینێت فەوتانت بکات ئەمن فەوتان 50 ساڵە دێو دەچی دیارەکرد نییە کورە من ئینسانەکی کادەهەمە من ئیش دەکەم لە بەیانە کۆتایرە بەس ئەتوو 24 ساعت دانی دەخۆی و دەڕی آخر معنای چی ئەتوو قسەش دەکا قسە بەختی ئەو قسەش ڕەش کرد ئەمن ڕەشم کردیە بەخوای ئەتوو ڕەشت کردی هەر کەسێکی دەیەوێتە داخوازی کە دەزانی ئەو قیافەتە ئەو خوێڕیە برایەتی نایەنە داخواز لەبە من وەڵڵا لەبەر تو کەمە سارەت حیوان دەڕۆم دیسات بێزار بوونێتان وەرە بامشە وەرە چێوە دەچی دەچمە دەرێ نییە ئەتوو دەچێ دەرێ 24 ساعت لە کۆڵانێ منداڵی 12 ساڵان سەریان دەشێنی و شەران لەگەر دەکەی ئەی بناکەی دەستی هەمووی موسە ئەوە زانە ئەوە قیافەتەوە خۆم دەدەمە بەر چەقوان هەدووە دەزانی ئەتوو دەست دەتە لە بۆ چێت وەرە بەش سورە سورە هەی ترسنۆکی بێ کەلک هەی هیچ و پوچ حیای منت بردیە لە کۆڵانێ سیمان یان باوکە کەسم دەمێ بچمە چایخانێ چت پێ ناوێ وڵا باوکە تۆزێ برنج و ڕۆنمان نەماوە دەباش وڵا بڕکپانم پێ بزان بدەمێ بکڕم بە شەرتە چی ئەو خوێڕی نەزانی بەس بزانی لێت دەسی نازانم خەمت نەبێ حەبۆکەمە بۆکەی پێ دەکڕی داود نایڵم بزانێت ئێدە باشە باش ئەوە 20,000 باشە 20,000 وانەی بڕێ باکە وەرە کچم وەرە پێت بینی خۆم و خۆت قەرارم دا ئیستیقالەی بدەم لە دائیرێ سای قاتی نەکەم ئەی بچی نامخۆین دڕا بەستێ بەچی نانخۆین ئێکسمە تو دەزانی ئەمن وەستای سپیکاری لە بخ کاشیش دەزانم ئەو سێ ئیشە جوانەی دەزانم ئەمە چ بە دوو سایقەتیمە عمری خۆم لەسەردانا جا ئەو ئیشە باشە ئەوەی وەسایەتی دەکەم ئەو خوێڕێژ لەگەر خۆم دەبم بەرکەت فێرە عەمەلاتی دەکەم دەمنیش بەرە لەگەڵ خۆتانە ئێکسمەوە عەمەلاتیە چ بت بەم تەعینە دەکەم ئەدی کارە چێن دەرەیە وەڵاو تو لەسەر دیوارە تخواوە سفەتی پیاوانە دەرێ عەلە شیشە لەسەر دیوارێ ئەی ئەمرت نەمینێرە وەڵا ئامین دەبڕ دێ خواحافیز خواحافیز باوکە گیان باوکێکی چەند بەڕەحمەتی بە ساقە و بم باوکە وا تۆمان لێ نەسێنێ خوایە
يا الله وكوت اخواره فرا ان شاء الله قاصد دشكا اري والله هسه وصلينات هسه راح يا ماتسو هسه بيوا راح هسه بيوا عمرو سلام فرموا مام الله. السلام عليكم. عليك السلام. سرت شاو ماتي بخير بيك. خوش بسلام. امرك مام الله جان. قربان عريزيك من السيوة دمي استقالة بدم. استقالة؟ بله. بوشي؟ والله بخير. پێم خۆش نییە تۆ چەند ساڵە لێری لای ئێمە کارمەندێکی باش دەستپاک ڕێک و پێک لە کاتی خۆیان دەوامەکەی باشە بۆ کەمی موچەکە و بۆ تۆ موچەکە و چەنە؟ بەخوا قوربان 25 ساڵە سایقم لێرە 550,000 وەرەگرم بەشم ناکە. ئەی باشە تۆ واز لێرە ێنی تۆم چەند ساڵە آخر بەتەمای چی بکەیت؟ من وەختی خۆی وەستای سپیکاری بوو لە بغشمە کرد لە کاشیشی شمە کرد بۆ خۆ مەسمەوەی شاناکە لەشت ساغ بێت بژیت باشە ئەو ئیشەی کەیکەی دەرامەتی بژێوی ژیانت ئینشاءڵڵا. باشە خۆت حەزەکەیت؟ بەڵێ. من پێم ناخۆشە بەڵام نووسرای خۆم ئەنووسم بۆ سەروی خۆم زانم ئەوان ژڕەیان چیە باشە؟ بەڵێ قوربان. تۆ دەتوانیت مامۆڵاجان بەڵێ. ڕقەمی تەلەفۆنوشتە لای ئێمە هەیە دەوامی خۆت کە تا جواب بدەینەوە باشە؟ سوپاس. ئەمەم هەر بۆ بەرەدەست کارنەشوانی کارژێڕی باشە؟ سوپاس دەکەم. چاوەکە. خواحافیز. خواحافیز. کەس ناوێری لە بەم بێتە دەرێ. بطل منطقة. كاس لحق منا كاس. ناخوا بەخێر بێ ماوەڵڵا. سوپاس دەکەم. کارمەندەکانم تەلەفۆنیان بۆ کردی چیان پێوتی؟ وەڵا کاک فەرەزم دید لە مەمەڕەکە بە منی گوت بەڕێوەبەر داوای تۆی کردووە. زۆر باشە. من زۆرم پێ ناخۆشە جەنابی وەزیر شتێکیشی لەسەر نووسیوە. دەزانم ئەویش ڕازی بووە لەسەر دەست کێشانم وانە؟ من ئەڵێم ئەگەر مژدەیەکی بەمێ دڵخۆشکار بێت چی بۆکەی؟ چی دەوێت لە بۆت دەکەم؟ وەڵا هیچی وا بۆ مەکە داوەتێکی بچکۆلانە و هەرەوەنەی کە چەند ساڵە کارمەند بی لەگەڵ منە نانێکە لەگەڵ ئاخۆم و خواحافز بوونی لێک. ئەو زەداوەت چییە؟ ئەمن یەک عەلە شیشت لە بۆ دێنم ئەوەن دەبیت. بەس عەلە شیش بە تەنیا؟ برنجشی لەگەر بێ. ئەی دوو بوتڵی لەگەڵ مەبێ؟ کاک بەڕێوەبەر بوتڵی سبەر قوربان. بوتڵی ڕەبەهەنات. ڕەبەهەنات سەر هەردوو چاوم. سەر هەردوو چاوم. با پێ بڵێم کاکەوڵا جەنابی وەزیر ئەمری فەرمووە کە جەنابەت لەبەرەوەی کارمەندێکی دەستپاچیت کارمەندێکی چالاشیت چەند ساڵە خزمەتی ئەم بەڕێبەرایەتی منێ کردووە ئەمری فەرمووە کە جەنابەت ببیتە شۆفێری شەخسی جەنابی وەزیر خۆی. چی؟ بەڵێ شۆفێری جەنابی وەزیر دوو هێندەی مەعاشەکەی ئێرەشەی بۆ زیادەکە. خەلیلە خۆ دەرێوڵە عەوڵە دوو شەشتی ناعەوڵە لێدە عەوڵە. یەواش یەواش کاکەوڵا یەواش. بەڕاستە؟ بەڵێ بەڵێ. ئەوە جاوە من ئێستا کاروباری کارژێڕەکەت بۆ ئامادەکەم و ئەینێرمە لای جەنابی وەزیر بە زووترین کات ناوت دەدێتەوە ئەوێ. بەخوا عەلە شەکەم کردە دوو عەلە شیش. باشە؟ زۆرە زۆرە قوربان زۆر سپاس بڕۆم؟ فەرموو دەتوانی بڕی. خواحافیز. خوا لەگەڵ. عوڵە کوی. حیوان بڵێ بابە کوی. بابە کوی. خۆش بیت. دەڕۆمەغان مەڕۆ وەرە. ئیسوەیە.
دليم ورا ايش بيته حمم خلاص وحام حديثه كريستال. سي حبيبتي زخته لا قال له خذ نامي ساعتك. زانا كلهم سيا لبراز قويم ودسباتشيمو بستوبين صالة أمن سايقم لو دائري أورو استقالم تقديمي وزير كر وزير ربزيك قوتي فرمانك اللي بودر دكم سايق خو يعني أمن دب مسايقي وزير وزير معناه سينازا وزير يحضر تقاري وردقري يتسيج لك وزير دولتي بري ودبا دائري بري ودبا الدائرة كمان سياسة موظفيها يا حمودة دبن أمري بيدار والله باش اقا بارا ما مدات الزور امجا حبيبي سينا خوم مخدراتي لخوم كرم عقل بزانة هردو سيروز بو مسايقي ايه وذا كم إقناعي ذا كم أمرتي لبوتو دركا يان ذا كم حرزنا دائرة إيه؟ يان ببيا حماية مالي وزيري امان لا حماية اكبر واحد يا مان لا سبا مستقل إيه؟ مش ندم ايه أتو ببيا حماية وزيري معاشة زواند لبو دبري توا هذا هدي ايه إيه خوار دنيان باشا والله هدي ناني دخو وزير حمو قوشت مريشك حمو قوشتي برختك وابزاني اوانج بس ما فكر ناني بخور فكرة ساحة أفضل كرم دبي عاقل بي سنجين بي إيه؟ محترم بي إيه؟ آبرون نبي لا باشي دوسير وشكا هربو مسايقي إقناعي إذا كان أمرك الدربي اخ دبي بزاف وزير كزنا يا بياو نحن بياو شي محترم كزو بيعمل بحياتكم لكزنا او هناك الى خمليه كنت ساريتو هي ببيا حماية وزير شخصيات خلتك نادي ماما ده متساوي عاري والله دباش دي دبروا لكولم بودي بزام سيش خير كولاني يسام بدو خير يكان كولا لا خوريني انساني باش بس حبي كريستال ولا مايا درو ماما هاي عمل الدنيا والله كرم كاكا وغاجة بالي قربان أمري شوفيريكا ولاي جنابي وزير دەرچووە لە بەیانی زووتر نییە تۆ چی دەوامی خۆ دەکەی لای جەنابی وەزیر إن شاء الله ئینجا من یەک دوو نەسیحەتی برایانە هەیە من بۆ بکەم فرم پێش هەموو شتێ ئەم کڵاوە لابە دەستێک جلی جوان قاتێک بۆین باخ ڕێک و پێک هەموو بەیانی ڕیشت تاشرابێ نینۆکتەکەی دەم و دانتە شۆی لەبەرەوەی تۆبی بە شوفێری جەنابی وەزیر سەرچاو دوو لە قسەی وەزیرە قسە مەکە هەتاکو خۆی پرسیارە لێ نەکا وەڵامی مێرەوە ئەم شتانی کە من پێ دەڵێم برایانەیە چونکە جەنابی وەزیر خۆی ئەتەشێتێکی جیاوازی خۆی هەیە ئەبێت تۆش مقابل و شانبەشانی ئەو بیت وایە لەبەر ئەوە منەمانەی پێڵم چەند ساڵە تۆ لە لای منی مۆزەفێکی باش ڕێک و پێک دەستپاک حەزیژەکەم کە لەوێ بی بە هەمان شێوە ئەم شتانی کە پێ دەڵێم تیاتا مەوجود بێت باشە کاکە ئیتر چی دەوێ ئەو بە سایقی وەزیری ژەگە ئیشمان پێ بوو بە واستەیەک هاتم ئەمانکەی تەژوورەوە دەیسا و معاملەیە بەرەوە کاک نەشوانی کارژێڕی بووە بە کتابێکی ڕسمی بوو بنێرن بۆ ئەوێ باشە کاکە پیرۆزە سپاس دەکەم خوال لەگەڵ لو خليه بيسأل بابا خليه تقول مال قولة كان فيلا مزرعة حزم الأزوار باشي باوكا جيان باشي سلامة باوكا عودة كعمري دراسة ما سلمين برد بخوايا سيدي الله باش كان باوكا بيجس كاري وجورة مكة بيدل سيحي بيدما توازني من حتى إسا وسط سبيكار من سايقي وزيرم والله راسي في باوكا جيان فكرناك تو أما تو مستوى ما سو عصماني ايوه
فولي فوق القمة. لناو باش اوي دوي بكاتوبة عولا دوي افش زماي دبرم بخوم. سيد بريس كاك عبد الله اوي بلا عولا زماي دردينم دبرم. عفرين يا كم كستوش برسيمة زور برسيمة. هسا باب سنانك تسوي بكون تصدق خوي بيتزا كاتالونيا. ازو خوشا. انت ما توش انا نبي ناكل باو كمان بو في مفتوح اخو ما اوي بيسبين جزارك تمام بري هذا باشا يلا بالراي هو بابا بيتزا كاتالونيا. عولا عولا. كاتب باش جاني باش فرمو. جنابي وزير ليه؟ ها جنابي وزير وزير. بلى والله الدنيا حفلة مرة بمستيا. من بري وبري قشتي بري قشتي. أواز بقت كده. سيو بري قشتي يعني سيو ما أخوة أيمن. فرمو صدق. كاك الله ليه؟ أولا بلى أولا شيء. شوفيري وزير أبي بابا. تسبيش بمري لما دعا أولا ناخوة. تيجيشتي بس بخون دخوه. تبغى ذكي كلها بردي روح روح تبغى ذكي كرة داود كرة هي جيلة ليه قرب بيت جوري او وقتي خوي بري وبري من بو تبغى خذك وكرتني تجوري كرة ليه قري وبابيت جوري ما مستا بلى ولا بقرا كاتب باش انا سلسان بخير بك زنابي بري وبر بلى اي من بيشتر بيت منكد وزير نايكا إهبا بس كاك الله من ماوية مدير عامي جنابه بو فتريكي زور بيكو يعني قدري أو منية تكليف يا ابو بري وبركو كي لا جنابي وزير هيكاكا كوزير وتي ناكم يعني ناكم اي تو من تفير نكد قلت لك سي وزير درموسو حتى وزير امر نكاتو حق النبي إهبا راستك أي بلان بو خومانوي تيابي دو جار بي بلي هيكاكا نايكا يعني تو هيج ناتواني قصي تيابكي نخير بيم قلت تكاور داشم ليكر وتي نايكا فرمو باشا ام نموني بردرقات شيء داتانا اما كوري خوما اما كوريتو يا بري بمزاني يا كوريتو يا نا هاتم شكون مزاني ناكريت خافيس
شلوني؟ كاكا شيء تۆ سەیری ئەمانەکە وازان وەزارەتەکەمان لە ئەمامیەوە چییە؟ باشە ئەو ڕۆژەمە کتابێکم پێەیە هی وەزارەتی خۆمانە ئیشەکەشم زۆر عەجەلە بوو بردوومەتە ژوورەوە بیبم بۆ لای وەزیر باوکی ئامامە ئەمە لای خۆی باوکی سایقەکەیەتی ئاوایە بە شەرەف ئەم کوڕێ نییە هەر وەکو هین قاچی گرت كاكا جان تو واز لكراكي بينا تو سيري عبد الله باشي قال له تيبو بس يا وزير هل مرحبا كز داك تۆ زانی من چۆن وەرمگر لەوێ خۆزگە ئەو زانی چییە کرد تاکو وەرگیرە باوەڕکە هزار ماستایی کردو بووم ئەزانانی چی ئاگام لێتە ئەو ڕۆژە کارمەندی خۆشمان باسی کرد چەندجا کتابێک سۆ دەبەردەست باشی کە بە شەردە تۆ ئیشی بۆ کردو ئاگام لێ بۆشیان باس کردم کە تا ئێستا دووسە ئیشی تۆی ئێلغا کردوتەوە لەبەر وازی لێ بێت گوێی مێرەوە هاو بە چڕ و چاوی نەبینم بڕۆ بزانە گوێ بگرن خزم خزمانێ لەکنە من ناخوە چونکە هەتا شوفێر بووم بە شەری خودا ئاوری لە من نەدا و کەس بە من نەدەگوت ماڵ لەکێیە ئێستاش هەفت پشتم لە بۆ پیا بووە فلان و فلان و فلان کێ کوڕی مام فەتحوڵڵای کوڕی جبرائیلی فەتحوڵڵاش بیتن بەخوای تەعین ناکەم جۆ بگرە بزانە پێتانە لەم بە هەموو خزم و کەس و کار بلێ یەک بەشەری تەعین ناکەم چونکە وەختی فەقیر بووم کەس ئاوری لە من نەدەداوە ئەوجا بە هەمویان بلێ کەس تەلەفۆنم لۆ نەکاو ئیزعاجم مەکەن خوا حافیز برە داود بابا وەرە بزانم چییە؟ ئەوە دەکە لێرە لە دوو هەنجیری دەگەڕێ هەی بێدەمەخەوە دار خوڕمایە وەلا ئەها بەبیری دێوەچی دەمیست فێرت کەم ببیە شوفێری وەزیر تەمان ئافری ئێستا ئەمن شوفێری وەزیرم ئەتوش دەبیە شوفێری من ئەدی وەزیر شوفێری چییە؟ ئەوە خوا دەزانێت وەلا